ئەمریکا هیچ وڵاتێک نابەخشێ کە نەوت لە ئیران بکڕێ. ڕۆژەمەنووسانی ئەفرین دوور لە شارەکەیان یادی ڕۆژەمەگەری کوردی دەکەنەوە. نووسەری ئیسرائیلی مردوخای زاکن و ڕوانینی لەبارەی کورد و کەمەرەتەوایەتەکانی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تەماشاچێ لە خۆشەویست ئیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. سڵاو و ڕێزیرگەرم دە هەوڵە دانانا سەنگیا پتر لەسەر ئیرانی ئەمریکا داویە دیئینە بفرۆتنا نەفتی جتەوایە نەفتا ئیرانی جتەوایە وەڵاوان وڵاتان ڕا بەرینەها ژ لستا بەندکردنا بازرگانیە بە ئیرانی ڕاهاتبوون دەرخستن ئیران گەفا گرتنا تەنگاوی هۆرمز دکە ئەگەر ئەو نکارە بە نەفتاخوا بفرۆشە. چین و تورکیا دوو وڵاتن بەر بە کاریگەریە خراپیا بڕیارە ئەمریکی دکەبن. بهای پترول لبازار جهانی گهشت بلندترین آس پشتی امریکا جزا لسر ایران قایم کرین. یک برمیل پترول گهشت 74 دلار و 57 سنتان و او بلندترین بهای لدم ششمهم بوری. اف گهرین چه بو پشتی وزیر دربه امریکا مایک پمپیو گوتی پشتی گرا دوی یا جزایان مدمک دا هندک ولاتان پترول ایران بکرن لجنها پیدا اف درفته نما. ایرو اسرات گهینم ایدی امرینادم پترولا ایرانه بیتا کرین. هنارتنا پترولا ایرانه دیبه با صفر. گرادوی یا جزایان دجی ایرانه بر همه پترول کره آرماج. امریکا لمها 11 سالا بوری ریدا 8 ولاتان پترولا ایرانه بکرن. لی افراگهاندنه او درفته جدست ایرانه درکر اوانها روی خودکته برو پاکستانه. سروک ایران حسن روحانی پیشوازی لسروک پاکستان عمران خان لتهران کرد. روحانی گفت ایران آماده برهم خوب پاکستانه. ایران آماده است. کمارا اسلامی آماده پیدوین پاکستان با برهم پترول و گازی برهف بکرد. هر وساز جالی ایرانی و هر کاری که پیدوی در بار بورین پترول حتی تو خوب پاکستان هاتی نکردن. ژاپن و چین کو جوان 8 ولاتان اوین مافین کرینا پترول ایرانی هی بریار امریکا رد کرن و گوتن بازار پترول جهانی و به تک دان. ترکیه حوالبند امریکا و اندامانات و راگهاند او جزاین امریکا بسر ایران رد کن کو خدمت آشتی و حریم ناکد. Yani siyasi bakımdan doğru değil. لعالی سیاسی و اخلاقی ندرسته و دیجی قانون بازرگانیان جهانیه. او بریاره اولهیا حریم تک داد امریکا به رول دشمن دگل ایران راده بیت و اسرائیل قازنز دکد. سرک وزیر اسرائیل بنیامین نتانیاهو پیشوازی لهلویست امریکا کر و به بریاره کا گرنگ ناساند. بریاره سروک ترامپ و حکومت امریکا بتوندکرین جزای اندجی ایرانی بریاره کا گرنگه و اوه ریا درسته بو سردریت گل دجمن کارین ایرانی. امریکا پشگرمه کو برهمه وی یا نافخو و عربستان و سعودی وی که ماسیا بازار جهان لشینا ایران او نزدیکی 2 میلیون برمیل پترول برهم دینت پر بکد. لی آبوریناز باوردکن که رنگ عربستان و سعودی بودمه کی درش نکارد بوی ارکی رابط. و رنگ امریکا ناچار ببید داخواز جهافرکا خو یا سرک روسیا بکد آفراندنا پترول خو زیده تر بکد و اول دما ایران کفین داخستنا در تنگا هرمز دکد اگر بریار امریکا لدوی مها آیاره بکفته کاری. خالد فتاح دنگ امریکا. هەر دوێنی کۆشکی سپی ڕایگەیان کە سەرۆک ترامپ بریاریدا ئیتر لە مانگی پێنجەوە لە هیچ وڵاتی خۆش نابن کە نەوت لە ئیران بکڕن. دکتۆر مەجید حەقی چاودێری کاروباری ڕامیاری و دکتۆرا لە بەڕێوەبردن لە فلەنداوە لە ڕێگای سکایپە لەگەڵماندایە بوو ئەوەی چێشکی بخێنە سەر ئەم بابەتە. دکتۆر مەجید خۆش هاتنەوە بوو بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. مەبەستی ئەمریکا لەم فشارانە چییە و ئیرانی کە دەمێکە لە ژێر فشاری جۆرە و جۆری ئەمریکا دایە ئەم بریارەنیۆیە چی کاریگەریکی لەسەر ڕژیم و یاخود هاوڵاتیانی ئیرانی هەیە؟ بڕیاری ئەمریکا مەبەستی سەرەکیەکەی ئەوەیە کە هەروەکو لە شەڕی ئێران و عێراقدا لە ماوەی 80 دا ئێران ناچار بوو کە جامی نەر خومینی بنووشێتن. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی ئێران و شخصی خامنەیی ناچار بکات بووە کە جامی ژەهرێکی دیکە بپوشیت بووە کە لەگەڵ ئەمریکا بکەوێتە مذاکرەوە. مەبەست لە مذاکرەشەوە کە بووە کە ئەم مەرجانەی کە ئەمریکا هەتی لە پەیوەندی لەگەڵ سیاسەتەکانی ناوچەیی و بەتایبەتی سیاسەتی
سدول انقلاب یا هرشته لسر برجاندیکانی آمریکا لناوچه دا و هاوپیمانکانی اما سنوردار بکتبونا و خودی ایران ها. ایران سه ریگای در راستی بره که همیان بزرری ایران تواده بین. یک ما که ایران راوسته تا اوکه لوانه با سیاست بیدنگی خوی دوام بکات تا اگر بیتو لدهاتو دا حکومتی که تازه آمریکا دا بیت سرکار بشکم او سیاست کانی آمریکا هر دونالد ترامپ هر وقت که اما امکانیه. ریگای دوم اوه که ایران لبرجام در کوید و دست بکات به غنی سازی یا پیتاندنی اورانیوم کاوکات گرانه به نقطه صفر و ضرر کردنه چون کاوکات اروپایی دست داده. و ریگای سومش اوه که برحرس بکاتن دجی آمریکا و برجواندیکانی آمریکا کاوکات در راستی دا کوت داوی آمریکا بو اوه که توشی برپساتی که خودت قەدەغە کردنی فرۆشی نەوتی ئیرانی لە بازارە جیهانی و هەروەها کەمبوونی نەوتی فنزولا و لیبیا شیانە چ جۆرە کاریگەری هەیە لەسەر نرخی نەوت و هەروەها بازارە جیهانی نەوت لراستی دا احتمال هەیە بۆ ماوەیەکی کورت نرخی نەوت نەختی بڕۆتە سەری بەڵام بەهۆیەوە کە ئێستا بەگشتی وڵاتانی سەنعەتی بەتایبەتی ئوروپا و ئەمریکا تەنانەت رووسیاش لە دوای ئەوەدان کە ڕێگای ئالتەرناتیوی جیاواز یعنی بڵێن ئەنرژی سەوز تولید بکەن احتمالی ئەوە کە لە درێژخایاندا نرخی نەوت بەرز بێتەوە زۆر کەمە بەتایبەتی لە چوارچێوەی پەیمانی پاریسدا کە وڵاتان پابەندن بەوە کە نرخی تولیدی دیۆکسیدی کربن کەم بکەنەوە و لە بەرامبەردا ئەنرژی وزەی دووپاتبووەوە یا ئەنرژی نزیک بە ژینگە پارێزی بپارێزن لەو ڕۆوە من پێم وانییە کە ئەما تەسیرێکی زۆر لەسەر نرخی نەوت لەسەر بازاری نەوتدا بنێ. دکتۆر مەجید ئەم بریارە تا چەند لە بەرژەوەندی کۆمپانیەکانی نەوتەوە ئایا ئەمە بەواتای ئەوەیە هاوڵاتیانی ئەوروپایی ئەمریکایی و شوێنەکانی تر لە جیهان لە پۆمپەکانی گاز و بنزین باجەگەی دەدەن؟ ساڵهای ساڵە کە کۆمپانیا گەورەکانی نەوت بەتایبەتی شێل و کۆمپانیەکانی دیکە دوای ڕێگەکانی ئەنرژیەکانی ئالتەرناتیوی دەگەڕێن کەوا بوو ئەمە لەوانەیە بەهۆی جۆرە ناسەقامگیریە کە دێتە پێشی دەبێتەوەیەوە کە ئەوەم بە دوای ئالتەرناتیوی جوانتر بگەڕێن و لەگەڵ شرکتەکانی دیکە ئێستا هەم زەخایری نەوتی بڵێن عەرەبستان و هەم وڵاتانی دیکە بەتایبەتی رووسیا زۆر پێخۆشە کە لەو مەیدانە لە مەجالێکی تازە بوو بکرێتە بووە کە نەوتی خۆی بەو وڵاتانەی کە تا ئێستا ئێران فرۆشتێتی باشە شیانی هەیە وڵاتانی وەکو تورکیا پابند و ملکەچی ئەو بریارە نەبن و ئەگەر هاتوو لەو بریارە سەرپیچیان کرد هەڵویستی ئەمریکاشی دەبێت. تورکیا لە زۆر بوارەوە پەیوەندیەکی یەکجار زۆر گرێدراوێکی یەکجار زۆر بە ئەمریکا هەیە بەتایبەتی لە ڕۆی نظامی و لە ڕۆی یارمەتی ئابوووریەکان و بە سیستمی بانکیەوە کەوا بۆ من پەیوانییە بە شێوەیە ڕسمی بتوانێتن پابند نەبێت بەو بڕیارە ئەمە گەرەوە کە لە ڕێگای قاچاغەوە ئەم کارە بکات کە ئەمش لە درێژخایاندا دەتوانێتن بۆی کارەساتێک بێت هەر وەکو لە پەیوەندی لەگەڵ داعشدا کاتی خۆی بە شێوەی نهێنی نەوتی لە داعش دەکڕی کە دواتر بە زەرری خودی تورکیەتەوە. باشە زۆر بە کورتی بوونی سنوورێکی هاوبەش و کراوە لەگەڵ هەرێمی کوردستان عێراق و تورکیا چ جۆرە کاریگەری لەسەر کارایی ئەو بریارە هەیە و کاریگەری لەسەر ئابووری و بارودۆخێژە لە ناوەوەی ئیران. بودجەی دەوڵەتی ئێران 920 میلیارد تومەنە لە ساڵدا یعنی ئەم ساڵە کە وانە کراوە کە بەهۆی ئەو ئەمبارگۆیە کە لەسەر ئێران کەوتووە سەدا هەفتای داهاتی نەوتی ئێران دابەزیەوەی کەوا بوو ئێستا لە حاڵی حاضردا تەنیا 125 یا بڵێن 175 ئەمەش دەبێت ئەگەر سنوورە هاوبەشەکان شەبێتن زۆر ناتوانێتن یارمەتیەکی زۆر بە کۆماری ئیسلامی بکاتن و مەودوعی زۆر بەگەشەی ئابووری لە هەرێمیشدا بداتەوە. دکتۆر مەجید حەقی چاودێری کاروباری ڕامیاری و دکتۆرا لە بەڕێوەبردن زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەی کورد کۆنەکشن. زۆر سپاسی. لواشنطن في حفتية جي تشاف لسر كونغرسيا كادي تشيبين غافان بافيجا بشتي اشكرا كرنا باشين رابورتا ليكولاري تايبت روبرت مولر سبارد مع روسيا ده هالبجاترين سلوكاتيا أمريكا دا بەڵام دیموکراتەکان سۆرن لەسەر وەرگرتنی هەر هەمووی راپۆرتەکە بی ئەوەی دەستکاری بکرێت کە واداری خستووە پەیوەندی لە نیوان دەوروبەرانی ترامپ و ڕوسیادا نەبووە. Raporta Müller zelal kir ku serok Donald Trump di derbarê mijarên bi Rûsyayê de ji aliyê Wezareta Dadê ve nayê suçdar kirin. Lê gelo Kongres ku mafdarê lêpirsîn û daxistina serokatiyê ye çi dibêje? Komarî dixwazin vê mijarê bitefilînin. û demokrat jî li ser gavên pêş de
بەهێو ناکن. ئەم نکارن ji serokekî re bêjin erê ku li hemberî lêpirsînin derbarê êrîşin biyanî ya dijî welatê me an ku çewtrajbûna xwe jî de dadmendiyê re astengiyan derdixîne. Bo vê jî min bi armanca destpêkirina pêvajoya daxistina serokatiya wî bang lê Kongresê kir. Steny Hoyer yê Demokrat li ser pêvajoya daxistina serokatiya Trump gumanbar e û balê li hilbijartina serokatiyê ya sala bê dikişîne û dibêje ew ê gelên Amerîkayê sozên xunê herî dawî li wir eşkere bikin. Trump jî bêdeng namîne ji Twitterê wisa got çepkerên Demokrat biryarên kanûnî bo başiya mirovan naxwazin. Lê tenê lêpirsîn û wendakirina demê dixwazin. What we are going to have to decide as a caucus is Divê em wekî rêveberiya partiya biryarê herê baş ya bo welatê xwe bigirîn. Gelo gava herê baş, destpêkirina pêvajoya daxistina serokayetiya an ku berjewandiya herê baş ya bo welat destpêkirina pêvajoya navetine. Çimkî em zanîn ku em ê li Senatoya bi ser nekevin ji ber ku ev vê komarê piştîvaniye nedine me ku karên xwe nekin, ev pirsek gelek dijwar e. Koşka Spî li ser bê sûcdariya Trump ısrar dike. Daku dolab çê nebû di navbera kempeyna Trump û Kremlinê de bo hilbijartinan. Belavkirina agehdariyên xelet hevkarî pêk nan. Ew ê serok naçe zîndanê, ew ê li Koşka Spî 5 sal û nîvên dî bimîne. Boçî? Çimkî wan çi sûç nedîtin. Raporta Müller hewildanên Rusyayê yên maytekirina hilbijartinên serokatiyê yên Amerîkayê yên 2016dan û zirardayîna kempeyna berbijara Demokratan Hillary Clinton bi zelalê eşkere kiriye. Dema Koşka Spî bo vê rêveberiya berê ya Obama sûcdar dike, Rusya jî tevahiya tawanbarkirinan red dike. Li Sri Lanka rewşa awarta hate danîn piştî ku hikûmetê komeleka nenazkirî ya İslamî tawanbar kiriye bi çend teqînan li cejna Îster ya Mesîhiyan roja yekşem tê de pitir ji 300 kesan hatine kuştin. Îro sêşemê rêw resmên veşartina bi komel ya qurbaniyan hatin gêran. Pevdarêkî polîsan dibêje wan 40 kes girtina bi tawana peywendiyê bi wan êrîşan re kar bi dest bawer dikin ku heft xwekujiyên wan êrîşan endamên komala bi navê Tewfîq Cemaane ew teqîn di çar hotêlan û sê kenîseyan de qewmîne. Li ber serokê Sri Lanka daxwaza alîkariya welatên hevsûnûr bike weka Kolombiya ji bo girtina wan kesên peywendî bi wê komala İslamî ve heyn. جمجۆڵەکانی ڕۆژانی ڕابردووی دەوڵەتی ئیسلامی وای کرد بەشێک لە بەرپرسانی عێراق هۆشداری لەسەر هەڵدانەوەی دەوڵەتی ئیسلامی بدەن، بەڵام بەرپرسانی حەشتی شابی لەگەڵ ئەو زانیاریانەدا نین و دەڵێن ڕامێرزانەکان بازرگانی بە دەوڵەتی ئیسلامیەوە دەکەن. جموجۆڵی ڕۆژانی ڕابردووی چەکدارانی داعش لە چەند پارێزگایەکی عێراق جارێکی تر مەترسیەکانی زیندووبوونەوەی ئەو ڕێکخراوەی لای خەڵکی عێراق و دام و دەستگا حکومیەکان دروست کردەوە. داعش لم ينتهي تنظيميا لە ڕووی ڕێکخراوەیەوە داعش کۆتایی نەهاتووە، بەڵام لە ڕووی سەربازیەوە کۆتایی هاتووە و پێگە و شوێنەکانی خۆی لە عێراق لەدەستداوە، هەروەها لە وڵاتانی تریش. بەڵام ئایدۆلۆژیای داعش هەربوونی هەیە، هەروەها شانستۆکانیان ماون و دەشێت ئەمانە مەترسی دروست بکەن و ئاسایشی ناوچەکە تێک بدەن. لە چەند ڕۆژی ڕابردوودا داعش لە پارێزگاکانی کەرکووک و سەلاحەدین چەندین هێرشیان ئەنجام داوە، هەروەک ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای نەینەواش بە فەرمی مەترسیەکانی دووبارە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵی لەلایەن ئەو ڕێکخراوەوە دا بە گوێی بەرپرسانی عێراقدا. بەڵێ هێزەکە وەکو بیر و باوەڕماوەتەوە وەکو لایەنە سەربازیەکە لاواز بووە نەواتی دروستبوونی داعش هەرە و نەواتێکی ئێستاکەش ماوە تاوەکو ئێستاش بەشێکی زۆری ناوچە سونیەکان کە خۆیان باوشیان بۆ داعش گرتەوە لە دژی نەپاراستنیان لەلایەن هێزە عێراقیەکانەوە تاوەکو ئێستا هێزە عێراقیەکان بۆ ئەرکی خۆیان هەڵنەساون بۆیە دەبینین بەتایبەت لە ناوچە دابرێراوەکان و ئەو ناوچانشی وەکو مووسڵ و ژێردەستی داعشا بوون تاوەکو ئێستا لێرە و لەوێ دەنگۆکە هەیە ترس و دڵڕاوکیەکە هەیە چالاکی نەوعی ئەکرێت بۆیە حکوومەتی عێراقی دەیە بە وردی دراسی ئەمە بکات. بەرپرسانی حەشدی شعبیش دۆخەکە پێچەوانە دەبین و پێیان وایە داعش کۆتایی هاتووە. ئەمە تاجر سیاسەکانە دەستیان بەتاڵە
گەرەکیان عێراق هە لە ئەزمە بمێنێ ها لە وەزعی مشەوەش بمێنێ بەغدادی تەواو داعش تەواو ئەمانە تاجر سیاسیەکان لەم ئەلام قسەی ئەلامی تجارەتەکان نەخێر فکرتان ساف نە بەغدادی نەغێر بەغدادی نە داعش منطقەی ئەمە منطقەی ئارامە خصوصا منطقەی شمالیە بڵێن مووسڵ و کەرکووگ و تووز و ئەم منطقانە متبان من هیچ نییە گەرچی داعش زۆربەی هێزەکانی لەدەست داوە بەڵام هێشتا ژمارەیەکی زۆر لە چەکدارەکانی لە ناوچە شاخاوی دەشتایەکانی عێراقدا ماونەتەوە کەمانەوەی ئەو چەکدارانە هێشتا بەلای بەرپرسانی عێراقیەوە مایی مەترسین. دڵشادە نوارە دەنگی ئەمریکا کەرکووک. و پەیداری تایبەتی ئەمریکا ji bo Efxanistanê zalmayê Xelîzad beref Qatarê bi rêdkeve ji bo gerek diya danûstandinan bi Talîban ra peyvdarê Talîban Suheyl Şahîn gote dengê Amerîka ew keyfxweşa bi danûstandinên gerek nû bi Amerîka ra li rojên dahatî. Tîmê Xelîzad ji par were pênc gerên danûstandinên rastewxa bi Talîban ra kirine û her du alî dibêjin wan pêşnivîsa rêketineka pêşîn dariştiye ji bo dawî anîna destêwerdana dirêjdema Amerîka di Efxanistanê de. Seredana Xelîzad hevdemê bêhîviya Washington bû li hember ragirtina danûstandinên bîstî vê mehê di nêvbera Talîban û hikûmeta Efxanistanê de ji ber jimara mezina şandeyê hikûmetê ku ji 205 kesan pêk hatibû. ئاخۆ لە 121 ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و دامەزراندنی یەکەمی ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان ڕۆژەمەنووسانی ئەفرین دوور لە شارەکەیان چه هەستێکیان هەیە و چۆن ئەم ڕۆژە یادەکەنەوە. پشتی دەسەدانینا ترکیە لە عەفرینێ ڕۆژنامەوانên کورد bi zehmetî nûçe û bûyerên li herêma Çiyayê Kurmêj diqewmin dişopînin. Korêgirî û qedexeyên li hember xweguhandina çavkanî û agahiyan zêde ne. Peyemnêra Kanala Kurdî Rûnahî TV Mizgîn Gorsê dûrkarê xwe ji me re axifî. ji bo bêjin niha di pêvajoya em bêjin dagirkirina Efrînê de bi taybet em nikarin zûzû agahiyên ku li wê derê ango bûyerên li wê derê têne qewmandin ji nêz ve bişopînin. Lê em dikarin bi rêbazên cuda yanî li gorî çavkaniyên taybet ku ji me re radigihînin em bêjin li gorî kesên ku îro ji Efrînê ji ber kiryar hovetiya dewleta Tirk ji Efrînê neçar dimînin ku derbikevin û berê xwe didin milê şehba em berê xwe didin wan em wan dişopînin em wan dipirsin rewşa wê derê em agahiyên xwe yên berfere em ji wan werdigirin. Her wiha rojnamevan Salah îbo dibîne ku Tirkiye dixwaze li ser tiştê li Efrînê diqewime binixwimîne. Da ku zêdegaviyên dikê aşkere nebin, îbo rûla alavên ragihandinê li rojava de nirxîne wiha didûmîne. راگەهاندنا هەریمی بتەنێ نکارە وێ باندۆرێ زێدە بکە دکارە عالی گەل عالی بەرخودانیە گەلدا هەنێکی زێدەتر بکە عالی معنەویە و مۆرالدا بلند بکە لێ ڕۆژەفکردنێ وێ یê cîhanî پێویستە خەباتێکی کوردستانی و هەروەها خەباتێکی ناونەتەوی پێویستە ژێرە دڤڕدا jî ew şikandina siyasete yan jî em bibêjin alî dûbilmasîda jî li kêlek alî ragihandinî karekî mezin ji me tê xwestin ku Efrîn were rizgarkirin. Her di derbara erkên ji rojnamegeriya Kurdî tên xwastin Tûlîn Hesen rojnamevan di Ajansa Hawarê ya Nûçeyan de nirîna xwe wiha şîrove dike. Gerek em bêjin rojnamevanên Kurd yan dezgehên Kurd yê ku niha kar dikin û gihîştina astekî ku nav gel de gerek li ser esasî ku derxistina em bêjin mijarê doza Kurd yê ku dibe alîkar ji gelê Kurd re ku kanibin di hindir herêmên xwe de bi şeklekî ewle û bi şeklekî gur daxwazê ku em bêjin biha jiyan kirin. Ji aliyê Xuva Kemal Şêxo peyamnêrê rojnameya El-Şerq el-Awsat hizir dike ku ragihandina Kurdî di çend salên borî de gavên baş avêtine. Lewma ew dikare vê rolê bilîze. Tiştê me tê xwestin emkarî bin mîdya têxin xizmeta xewnekmey Kurdî xewnekmey milletekî Kurd em bi hezarê sala em bendene wek keyanek Kurdî wek milletekî Kurdî folklorek zimanek Kurdî bêxuya kirin اعترافek resmî fermî ser me bibe li welatê me Sûrî di destûrê de di ewê de wek Kurd wek milletek. Di roja rojnamegeriya Kurdî da ango 22 Nîsanê de doza Kurdên Sûriyê li cîhanê deng vedaye.
لی تبیویه که روزنامه‌وان عفرینه دبینن کوپرتر گرینگ داینج بو شوپاندن روشا عفرینه پیوسته نوروز رشا دنگ امریکا. خورتکی کرد هاوری حدیدی پرتوکک به ناوی فایندینگ کردستان واشاند یتی ده بحثی از مناخواد که چاوال امریکا مازون بویا و چاوا ولاتی باو کالین خواه کردستانی نزدیکا و او پرتوکی لباره بسرهات و هروها ازمونکی و نوسیوه. پێشکەوتنی تەکنەلۆژیا و کراوەی ئەم وڵاتە زۆر مەیل بڕە بە تایبەتی بۆ ئەو کوڕ و کچانەی لێرە پەروەردە دەبن بەڵام بۆ ئەم کوڕە کوردەی شاری سەردەشت 2 ساڵ بووە هاتوۆتە ئەمریکا لە تەمەنێکی 23 ساڵیەوە پەرتووکێکی بە ناوی کوردستان بدۆزەرەوە فایندینگ کوردستان نووسیوە دەڕاستیدا من کوردم یعنی مهم نییە لە چه وڵاتێک بژیم یان سەفەر بۆ بکەم مهم ئەوەیە گرنگ ئەوەیە فەرهەنگی خۆمان لەبیر نەچێتەوە خۆمان لەبیر نەچێتەوە ئەو گەشتەی دوای وەرگرتنی ڕەگەزنامەی ئەمریکا لەگەڵ خێزانەکەی بۆ نێوزێدی باو باپیران و بینینی نیشتیمان کردوێتی لە گەورەییدا بەرهەمی ئەم پەرتووکەیە کە بە سادەیی دەیەوێ خەڵکی ئەمریکا لە کورد بگەیەنێت و هەدەفی ئەو کتێبە فەقەکەی چیە لەگەڵ ئەوان کتێبەکانی تێکە ئەوەیە کە بە شێوەی سادەیانە باسی کوردەکە هەنی خوێندنەوەی زۆر حاسانە و پێویست نییە زیاتری قوڵ بکەینەوە زیاتری سەختکەین بۆ بینەران و بیسەران هەدەفەکەم ئەو بوو کە بۆ غەیرە کورد ئەوانەی کە ئەمریکاین ئوروپایی هەر کەسێک کە ئینگلیسی بزانێ ئەو کتێبە بۆوان دەبێ لەوەتەی کتێبەکەی بڵاو بۆتەوە لە زۆر شوێن میوانداری ئەکرێت قوتابخانە ئامادەییەکەی ڕابردووی یەکێک بۆ لەوانە یەکێک لە سوالەکانەوەیە کە جەمعەتی دەقیقی کورد چەندە کە ڕاستیدا کەس نازانێت بەداخەوە و سوالێکی دیکەش ئەوەیە کە کوردستان هەین بۆچی لەسەر نەخشەی نییە بۆ ئەگە دەگەڕین لە وڵاتان دیکە کە دەتوان ببینین لەسەر نەخشە بۆ کوردستان لەوێ نییە نووسەری کتێبی دیتنەوەی کوردستان بەشی خۆی ناڕەحەتی چەشتووە تا شوێنێک بۆی چاپ کردووە چونکە چاپەمەنیەکانیش بە دوای قازان زادەگەڕێت ئەمن ئەو کتێبم پێش چاپ بکرێت بەڕێم کرد بە زۆر لە پابلشەرەکان یعنی زۆریان کوتیان ڕەنگە بتوانین کۆمەڵگە دکەین کەمێکیان کوتیان جێبەجێ نابێ و بەهانەیان بینەوە بەڵام ئەو پابلشەرە کە کۆنتراتمان بەست لە نیو هێمشر کۆمەڵگی زۆریان کردین بەڕاستی و زۆریان بە جوانی چاپ کرد ئەو کتێبە بەڵام مەبەستم چی مەبەستم ئەوەیە کە جاری وا خەبەری ناخۆشت بۆ دێ کە ڕەنگە ناخۆشتکە یان بڵێم ناڕەحەتت کا بەندەبێ باوەڕت بەخۆ هەبێ ئەمیش کوتم ئەو کتێبە هەر چاپ دەبێ ئەم گەنجەی کوردستانی ئێران وەک ناساندنی نەتەوەکەی خۆوتنی کارێکی بچووکی کردووە وەلێ ئومێد دەکات لە نێو کۆمەلگای کوردی لە ئەمریکا هەوڵەکەی تاخانە نەبێت یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن مردخوای زاکین شارەزاییکە لەبارەی کورد و لێکۆڵێرێکە لەبارەی کەمایەتیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروها میژەنۆزێکە لەبارەی جووەکان کورد و ئاسوورەکانی کوردستان و لەو بارەیەوە پەرتووکی نووسیوە بە ناوی سەرۆخێڵەکان و جووەکانی کوردستان. زاکین نەها سەرۆکی بەشی کێمانیانە دەوەزارەتە پاراستنا هوندڕیا ئیسرائیلەدا لە دەمی سەردانا ئیسرائیلی هەفکاریمە نەجی باڵایی پێڕاخفت بوو. کوردە ئیسرائیل حەش کوردێت کوردستانیت کەن. ئەو تایبەتمەندێ جوواک و دیروکا کوردên cihûyên Kurdistanê li ser bingehê lêkolînên civakî û dîrokî tê xweyakirin ku têkeliyên xurt yên mezinên cihûyên li Kurdistanê bi axa û şêxên eşîretên Kurdan ra heta roja îrowî jî ji bo pirsên siyasî bûye pirej bû nezîbûnê. Me dît ku têkeliyeka taybet di navbera civaka cihû û axayên li bajêrên wekû Zaxo û Akirê û Duhok û cihêndî heye. Têkeliyeka bihêz di navbera cihûyan û serokê eşîretan de heye. Weke mînak li Akirê cihûyên ji malbata Davûdxwa Cexîno ew kesekê navdar bû. 20 malbat hebûn. Ewan têkilî bi malbata Barzan re hebûn. Li gel Şêx Ehmedê Barzanî û Mele Mistefayê Barzanî.
پاشان اف تکلی بون بنگه ها تکلین ده سالا شستانده. تکلین خواجخین و اومال مصطفى بارزانی بون سدم که بارزانی به باوری تکلیان لگل دولت اسرائیل دا داند. کردین سوریه و شروانی لدجی داعش دروجه جهان و هرمی دایا. وان اوتونومیا خوا راگهاندیا. مردخای زاکن اوتونومیا کردین سوریه وک راستیه که دبینه و دبیجه اگر چوغ جی بکشه جبر کل سربنگه کی ساخلم هاتی آوا کرن اوه بگهن آرمانجه. Yes, I hope that they will have. بله از بهیوی ما که کردین سوریه ده بگهن اوتونومیا خوا ده با که هند وقت بکشید لیوان نشان دا وان چسبان که وانشیان هنه وانشیان این آوا کرنا بنگهن اوتونومی هنه لسوریه. هیوی دارم کردن ایران و ین ترکیه جی وک عراق ببن خودی اوتونومی. مردخای لکولینوانه لی او کسکی نزیک جناوند سیاسی و بریاره یا دولت اسرائیل لسر انجامدان رفراندوم هرما کردستان لسال 2017 وی دیتنک تایبت هیا. Well, we are trying. دزانی ام هول دادن دست خواه نیخینه ناوا پرسین خبات سیاسی لکردستانه جبر کو ببسدم هند آلی کاری بکن او هنجی وان بیشینن مهمیان دید کو او شاشیک بو هاتی کرن جبر انجام نوی گلک دخراب بون بو کردان او هاتن سزادان جا آلی حکومتا عراقی جا اردوغانی او حکومتا ترکی و وقت دزانی کرد نکارن باوری خواه بدن کسی وان گلک حوال لدورو بر خواه نینن. گریکا حتی نها ده پرسا کردی دا نهاتیا وکرن و آسه مایا ترکیایا. رول ترکیه دا آستان کرنا پرسا کردی دا لهر جهی تدیتن. جبوزاکن اف یک پرسکه بلگه نخوازه. Turkey is a major power. ترکیه هزا سرکیه او ده بسد ما پیدا کرنا گلک پرسگیره کام بو کردان. به تایبت حکومتانه یا ترکیه هر تشدیده که دا کو کردان دور بخید. او حول ده کرد نگهن چه هبون و سیماین سیاسی. چه لعراق، سوریه یا ایران بید. اوج پرسا کردی دترسن اونا خوازن چه آلیگیری، چه هزداریا کردان هبه. اردوغان سرکشی دکه که کرد نگهن چه دستکفتین سیاسی. نجیب آلای دنگ امریکا. دخیل هوی گرنگ لإسرائیل پیکاتوه لفرهنگی جواز لهم او جوانی که لسرانسر جهانواتونو باو کردانش که استاک لویان. بله و بماجی گرنگ که ام بیرو باور دوان ورگرین دی برنامه خدا. قطع برنامه بی و رجه هینی هر شاد و بختوار بنو خدا حافظ. بمینه خوش.